بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. لە ئەیلولی ساڵی 1975 ڕێخستنەکانی کۆمەڵا ئاشکرا بن. دەستگیرکردنی سەرکردایەتی کۆمەڵی ڕێژدەران لەو ڕۆژگارەدا گورجێکی جەرگ بڕ بوو، یەکێکی تر بوو لەو کارەسات و شکستە گەورەی بەسەر کۆمەڵی ڕێژدەران و مێژوو ئەو کۆمەڵی داهات. لە سێدارەدانی هەرسێ سەرکردە شیهاب شێخ نووری و جەعفەر عەبدولواحید و ئەنوەر زۆراب و زیندانیکردنی چەند کادرێکی تری ئەم ڕێکخراوە و حکومدانیان بە 6 ساڵ زیندانی لە دادگایەکی ڕووکەشدا لەلایەن بەعسەوە بۆ هۆی لە توپەتبوونی کۆمەڵە و دابڕان و لێک هەڵوەشانی تەواوی کۆمیتە و ڕێکخراوە و نهێنیەکانی شار و بە شێوەیەکی زۆری خستەنێ و ڕیزەکانی ڕێخستن و دابڕانی کۆمیتەکان و لەدبوون و بزربوونی ئەندامان لە یەکتری. لەم بارودۆخە سامناکەدا بۆ هەستانەوەی ڕێکخراوەکە و ئاساییکردنەوەی بارودۆخی ڕێخستنەکانی کۆمەڵە شاسوار جەلال ناسراو بە ئارام کە نە ئەندامی سەرکردایەتی بوو نە لەلایەن سەرکردایەتیشەوە ڕاستپێرا بوو بۆ ئەم کارە هاتە مەیدان و دەستپێشخەرێکی گرنگ و بێوێنە و کاریگەری ئەنجامدا بە جۆرێک ئەوەی کە سەرکردایەتی کۆمەڵە بە ڕێکخراوێکی ڕێکوپێک و سیستماتیزەکراوە دەبوو ئەنجامی بدات. ئەم بە ڕێکخراوێکی لێدرا و لە توپەتکراوە کەوتە ئەنجامدان و جێبەجێکردنی. بۆ ناسینی زیاتری شەید ئارام و هەوڵ و تەقەلا و ماندووبوون و فکری ئەم پێشمەرگە و کارکتەرە سیاسیە لە چۆنێتی دروستکردنی کۆمیتەی هەرێمەکان و پەیوەندیەکانی بە سەرکردایەتی کۆمەڵە و یەکێتی نیشتیمانی و چۆنێتی شەیدبوون و پاشان ڕۆڵی میراتگرە فکریەکانی شەید ئارام لە پاشخۆی تا ساتە وەختی توانەوەی ئەم ڕێکخراوە لە یەکێتی نیشتیمانیدا و هەروەها کۆنفرانسیەک لە دوایەکانی کۆمەڵە و جۆر و کێشە و ملانیەکانی نێوان کوت لە جیاوازەکانی نێو کۆمەڵە بەردەوامین لە ئەڵقەی دۆم و کۆتایی دیدار و گفتوگۆکەمان لەگەڵ زۆر بەڕێز کاک ئاوات قارەمانی ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان و هەڵسوڕاوی ئێستایی بزوتنەوەی گۆڕان. کاک ئاواتگیان دووبارە بەخێر بێت بۆ بەرنامەی ڕووداوی مێژوو. کاک ئاواتگیان من پێم خۆشە وەکتەوەرێکی دیاریکرا و لە سەرەتای ئەڵقەی دووەم و کۆتایی بەرنامەکەمانە قسە لەسەر ڕۆڵی کاک ئارام واتە شاسوار جەلال کە یەکێک بوو لەو سەرکردە سیاسیانی نێو کۆمەڵە کە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە هەڵسانەوەی ئەو کۆمەڵەیەدا لە دوای دەژگیرکردنی ئەو پۆلە سەرکردەیی کە لەلایەن ڕێژەمی بەعسەوە دەژگیرکران. ئەپرسم ڕۆڵی شەهید ئارام لە زیندووکردنەوەی کۆمەڵە دوای دەژگیرکردنی ئەو کارکتەرە سیاسی و سەرکردە سیاسیانە چی بوو؟ چۆن توانی کۆمیتە و ڕێخستنە دابڕاوەکان لە یەک و ئەندامە بزرگەکان لە یەک کۆبکاتە و چه ڕۆڵێکی بینی لەو ڕۆژگارەیە؟ بەڵێ بێگومان شەهید ئارام دەورێکی زۆر کاریگەری بینی. ڕاستە ئەو سەردەما بڵین شەهید ئارام بەتەنیا نەبووە، بەڵێ چونکە ئینسان بەتەنیا کەسی شتێکی پێ ناکرێ، بەڵام دەوری سەرەکی هەبوو وەکو سەرکردەیەک. دیارە ئەو سەردەمانە کە شەهید ئارام ڕۆڵی سەرەکی هەبوو لە جارێککە لە کۆکردنەوەی ئەندامەکانی کۆمەڵە و لە قیادەکردنی کۆمەڵە و لە ڕێخستنەوەی کۆمەڵە. ئەو سەردەمە دیارە وەگوتمان ئەو برادرانەی سەرکردایەتی ئەو سەردەمەی کۆمەڵە بوون، گیرا بوون و لە زیندانە بوون، هەندێکیشیان زۆر لە دوای ئەوانش کۆمەڵی خەڵکیکەی هەر لە ناو شارەکانە کە ئەنوی سەرپەرشتی تەنزیماتی کۆمەڵەکەن ئەوانش گیرا بوون. کۆمەڵە شەق و پاق بوو. یعنی وەکو جەناب وتی تر کەس لە کەس بوو هەموو لێک دابڕابوون، کەس نێوێرە لەگەڵەوەی کە نزیک بێتەوە. شەهید ئارام وەکو کادرێکی کۆمەڵە ڕاستە و سەردەمە شەهید ئارام من نەم ئەناسی پێشەوە تا خاتە ماڵی ئێمە و دوای ئەوەی کە کەوتە ئیشکردن. بەخنی خۆشی کە شەهید ئارام هیچ مەسئولێتێکی نەبوو لە ناو کۆمەڵە، وەکو هینێکی ئەندامێکی کۆمەڵە، بەڵام کۆمەڵە بووە کە شەهید ئارامیژە چند بۆەوەی کە بیگرن ئێلقای قەبزی دەرەچێ بۆ گرتنی، بەڵام ئەو سەردەمە ئەتوانێ دەرباخۆی دەرباسکە خوێندکارە بێ پێمە بێت لە بەغدا نەخێر لە مۆزەفە بێت لە دایرەی تروق لە سلێمانی. ئەو کاتە سالاری برای مدیری تروقە بێ ئیشغال، ئەمیش لەوێ مۆزەفە بێ. خۆی بۆی باز کردم وتی چاوم تێ بوو کە ئەمنەکان هاتن لە دەرگاکەواتە ژوورەوەتی خۆم هەستم کرد لە خۆمەوە هەستم کردوتی هەستام و ڕۆشتم چوومە دەرەوەیان بەلایەنە ڕۆشتم. شەهید ئارام
بەڕاستی ئەگەر یەکێن نەیناسیایە کەس نەیزانی ئەماینە شکرێکی وای هەبوو کە مە لە هیچ نییە جێگەی گومانەوە بەڵێ ئەوانی ژەکسەر کە ڕۆنە چن بۆ لای کاکسالاری برای ئەڵێن فڵان کەسی برا ژوورەکەی لەکوێ لەکوێ ئەوانی ژەڵێ تا لە فڵان ژوور بەڵام دەرچووە کاچنە ژوورەکە سێرەکەن کەسی لێ نییە ئیتر شەی دارم خۆی شاردەوە کە خۆی شاردەوە بە مختەفێتی هاتە ماڵی ئێمە کە هاتە ماڵی ئێمە ئیتر دەستی کردەوە بە تەنزیماتکردنی بڵین ڕیزەکانی کۆمەڵە من لە ئەو کاتا ناسیم کە شەی دارم بەڕاستی دەورێکی سەرەکی هەبوو هەم لە قیادەکردن و هەم لە دروستکردنەوەی ڕیزەکانی کۆمەڵە خۆی وەکو ئەندامێکی کۆمەڵە کە مختەفی بوو بە بێوەستان ئەگەڕا بەسەر شانەکانی کۆمەڵە یعنی لە شوێنێ لە شانێکی کۆمەڵە لە خوار و مەشاکی لێ شتێکە وایە بۆ خۆی ئەچۆ خوارەوە مناقەشە و ئینی لەگەڵاکردن یعنی کاگارام یەکێ بوو لەو کەسانی کە تەنزیماتی دروست کردەوە کاتە کۆمیتەی هەرێمەکانی دروست کرد کۆمیتەی هەرێمەکانی سەردەمی شەیدارامە ویستمەوە پرسیارە بکەم چۆن کۆمیتی هەرێمەکانی دروست کرد دەوترێت ئەم کۆمیتەیە سەرکردایەتەکەی لاواز بووە جگە لە کاگارام خۆی ئەوانی تر گەنج و ئاسی ڕۆشنەوە تا ڕادێ تەجروبەی پێشمەرگایەتی و سیاسیان بەزەبت ئەوە وایە من خۆی بۆ خۆی چەند جار بڵین لای من باسی کردووە کە بەیەکەوەین شەی داران بەڕاستی ئەوەنە لەگەڵ منین بوو بۆنە بەیەکەوە بووین ئەنی شتی مناڵی خۆشی کە بوو بێت هەناتی بێ بۆ لەگەڵ منە باسی کردووە شەی دارامێکی لە مشکیلەکان ئەوەیە کە ئەو برادرانی کە لەگەڵی ئیشیانە کرد بڵین ئەم کاک مەلا بەختیارە بوو شەید ئازاد هەورامی بوو کاک سالار بوو مەجموعی لەو برادرانەوە ئەوان کە شەی دارام کەین کرد لەسەر شێوەیەک بڵێن جارێکە تەنزیماتی کۆمەڵی ڕێخستەوە کۆمیتەی هەرێمەکانی دروست کرد بڵێن کوردستانی کرد بە چەند هەرێمێکەوە هەولێرە کەرکووکە سلێمانی منتقی خانەقینە بەغای ئەوە هەرێم کۆمیتە لە بڵێن شاری کۆمیتێکی دروست کرد یەکە مەسئولی کۆمیتەکە بوو کە ئەو کۆمیتێش ڕاستەوخۆ ڕەبت بوو بڵێن بە شەید ئارامەوە شەید ئارام مەسئولی یەکەم بوو ئەو کاتە بڵین شەید ئازاد هەورامی بوو ئەمە لە بەختیارە لە خانەقینوانە بوو و برادری بەغا دوایەوەکە بەڕاستینە لە هەولێر شەید عەبدوڕەزاق بوو دایان نابوو لە کەرکووک ئازاد هەورامی بوو لە سلێمانیش ئەو سەردەمە کاک سالار بوو لە سەرەتاوە تا هاتە دەرەوە کاک سالار عەزیز بەو شێوە شکلێک کە دروستی کردەوە گوتم کۆمیتەی هەرێمەکانی دروست کرد و هەر لە هەرێمەی هەر لە بڵین هەرێمەی کۆمیتێکی دروست کرد و کە سەرپەرشتی تەنزیماتی ئەو شارەیە کرد ئەو مەنتیقەیە کرد لە مەنتیق لە دێکانیشە ناووەکو ناوچوانە کۆمیتەی دیکان دروست کرد و ڕەبت بۆ بە کۆمیتەی شارەکانەوە بەڵام شەیدارام خۆی مباشر قیادەی هەم کۆمیتەکانیش و ڕێخستەکانیە کرد و لەو سەردەمەی ئەوە بەڕاستی یعنی ئەوەی کە ئەوەی کرد چۆنەڵێ شەو ڕۆژی خستبۆ سەر یەک شەیدارم شەو ڕۆژی خستبۆ سەرێک بە مختەفێتی کە خۆی قاچاق بوو لە بەعسو و سەردەمە بە شەو ڕێ بۆ کۆبوونەوە لەگەڵ شانەکانە یەک لە شوێنێ مەشاکی لێکە وایە ئەو ئەچوو حەلێکرد شەیدارامیش یەک سلوبی بەڕاستی هەبوو پیاوێ بوو ئەنی قەناعەتی بە هەموو ئینسان خەڵکێکە کرد یعنی هەر کەسێک بڕوا بکە هاتێتەوە سەر سەفەر شەیدارم چۆنە لە شەحن بەس دەمی شەیدارامی گەشتێ شەحنێکرد پیاوێکی لەسەر خۆ بوو و پیاوێکی ڕۆشن فکر و زیرەک بوو بەڕاستی زۆر بەجددیش ئیشە کرد بۆ ئەوەی کە جارێککە کۆمەڵە دروست کاتەوە و دوایەوەی کە کۆمەڵی هەموو ڕێخستەوە تەنزیماتی هەموو شارەکانی ڕێخستەوە کە کۆمەڵی مەشاکیلیشی بوو بۆ ئەو کاتە شەیدارام مەجموعەیەکی برادری کە دروست بوون هەر لە سەردەمی پێشووی کاکشا بووان ئەمانە مناقەشە و مشکیلیان هەبوو شتی جیاوازیان هەبوو هەندێکیان لە کۆمەڵاوان لایەن بردەبوو ئەوانش مشکیلیان بۆ شەیدارام دروست دەکرد بەڵام ئەو بەسەر هەموو مشکیلەکانە بەڕاستی زاڵ ببوو ئەلێن کاگ ئاوا دەڵێن کاگ ئارام لەگەڵ کاگ نەشۆم سەفا زۆر لە هەوڵی کاڵکردنەوەی کاریگەری مەسلەی جەلالی و مەلاییا بوون ئەو کات بەڵام لە دوجارە کاک نەوشیروان ئەمەی بۆ نەکراوە و کاگ ئارام درێژەی بۆ چوونەیەوە بە تاکید شەید ئارام بۆ پێم وتی لە ئەوڵەوە شەید ئارام یەکێ بوو لەو کەسانە کە بڕوای تەواوی بە
کۆمەڵە هەبوو و بڕای تەواوی بەوە هەبوو بێت هێزێکی جیاواز بێت لە مەلایی و لە جەلالێت و لەو حیزبانەی کە پێش بڵین کۆمەڵە هەبوو وەکو حیزبی شیوعیە و هەموو بە هەموو لاکانیەوە شەی دارام ئەویست شتێکی تازە بێ و لەگەڵ مجتەمەعی کووردا بگونجێت و تەنزیمێکی چەپیش بێت و بتوانێت بەڕاستی کاریگەری هەبێت لە ناو هەموو خەڵکی ڕۆشنبیرە و لە ناو چینی هەژار و فەقیرە و لە ناو جوتیارانە لە ناو هەمیانە ڕەگ و ڕشەشی داکرا و فعلەن باکردەوە شەی داران پیاوێ بوو بۆ گوتم بڕوای بە سەرکردایەتیکی جەماعی هەبوو و بڕوای بە دیموکراتیەت هەبوو بڕوای بە مافی ئینسان هەبوو و بڕوای بەوە هەبوو کە ئەبێ خەڵکی زەحمەتکێش بتوانێت قیادەی ئەو حرەکەی و قیادەی ئەو حیزبە بکە بەڵامی تر دوای ئەوەی کە تەنزیماتی ڕێخستەوانێ و هەموو تەنزیماتەکان شوێنی خۆی گرتەوە و کۆمیتەکان هەموو شوێنی خۆی گرتەوانەیە ئەو بوو مەسلەی بڵین ئیتر دروستکردنەوەی شۆڕش و جارێکە دروستکردنەوەی مەفرەزە سەرەتایەکان ئەوەش هەر شەی داران بڵین هەموو پەیڕەوی ناوخۆی مەفرەزەکانی هەمووی ئەو نووسیوێتەوە دیارە بە یارمەتی ئەم کاک سالارۆنی لەو برادرانەی لەگەڵ ئیشانەکە بەڵێ ئەڵێن لە هیچێک لە کۆبوونەوەکانی لەگەڵ ئێوە لە پشتی گۆڕباس کاگارام لەو کۆبوونەوەیە داوای لە ئێوە کردووە کە پێی وتون هەوڵ بن ئەوانە بهێنە نێو ڕیزەکانی کۆمەڵەوە کە خەڵکی بێلایەنن یاخود لە مەلایە کۆنەکانن ئەڵەن ئەوە خۆی پاراستووە لە هێنانی جەلالیەکان بۆ نێو کۆمەڵە بەو گومانەی کە جەلالیەکان بڕێک نێوبەنجیان لەو کاتیا لە ناو خەڵکا خراپ بوو فەیسەڵەوە زۆر ڕاستە هەر لە ناو شارەوە هەر لە ناو شارەوە کە هێشتا پێشەوەی کە بچینە دەرەوە چکو من وە گوتم بە حکمی و شەیدارام شەوڕۆ لەگەڵ منابۆشی خەڵکی شێبینی هەر لە ماڵ ئێمە زیاتری بینی شەیدارام بە هەر هەموو برادرانە بە هەر هەمومان بیری ئەوی بیر لەوە بکەنەوانێ ئەو خەڵکە هەم لە مەلایەکان و هەم لەو خەڵکە بێلاینان یا لە هەموو ئەو خەڵکانەی کە سەمعی کە لە شۆڕشا بوون بەڵام سەمعیشان هەبوو بێ کە خەڵک خۆشی ویست بێتن ئیتر ئەوە مشکلەمانێ ئێمە پارتیە شیوعیە هیچ نەبێ شتەیەک مهمەوەی ئێمە ئەو خەڵکانە بتوانین ئیسفادەیان لێ بکەن کوان بکەن من بۆ خۆم بە فکرمێکە لەوانە جەلالی حەمعەلی جەلال نەک جەلال ئەوەی کە شەید بوو کامیان بوو جەلال بوو نوری حەمعەلی نوری حەمعەلی کە بۆ دوایی لە ناو شارە شەید کرا کوژرا یەکێ لەوانە ئێمە پەیوەندیمان کرد وتی پەیوەندی کە بە نوری حەمعەلیەوە لەبەرەوە کاتی خۆی و ئامر بەتالوێنی پارتی بووە یەکێ بۆ لە پارتی نەکان وتی بەڵام کوڕێکی دەستپاک بووە کوڕێکی ئازا بۆ کوڕێ بۆ بەڕاستی سەمعی باشیە بۆ لە ناو شۆڕشا زۆر لەو کەسانەی کە زۆر پەیوەندیکەن بۆ کەسانەوە کە مەلایی بوون کەین بۆ ئەوی جارێکی کە هینی ئەوە نەکرێت کە ئەمە وڵات جەلالیە و هەر لەسەر شێوەی کۆنی جەلالیەکان پەیوەندی کرێتەوە بۆ خەڵکانەوە ئەنی شەیدارام زۆر محاولەیەوەیە کرد کەمترینی خەڵکی ناو جەلالیمان بەڕاستی لەگەڵاوێ بۆی ئەو هینە لەسەری نەمێنێ بەڵێ باشە دەوترێت پێشەوەی کاگەران بچێتە دەرەوە خۆلی خۆشبوو شەید عەلی عەسکەری بەردەوام نامەی بۆ ناردەوە بۆی زوو بێتە دەرەوە بەو شکڵی چونکە لەو کاتەیە لە نێوان عەلی عەسکەری و سەرار عەزیزە هەندێک کێشە هەبوو بینیان تەواو نەبووە ئەمە چەند ڕاستە ئەوە ڕاستە ئەوە ڕاستە پێشەوەی کاگارام بچێتە دەرەوە دیارە کاکسەلە وتم زووتر چۆ دەرەوە دوای ئەوش کاک عەلی عەسکەریش چوە دەرەوە لە دەرەوانەیە دیارە کاک سالار بە عەقڵێتی کۆمەڵە و بۆ هینەی کە قەناعەتی پێیەتی چۆتە دەرەوە و ئەو ئەیویست کاکسالە دەویست بەو ڕێبازەی کۆمەڵ پێشمەرگە پێ بگەێنێ و تەوجیهی پێشمەرگە کە خۆی بڕای پێێتی و قەناعەتی پێێتی شەید عەلی عەسکەریش بۆ قەناعەتی کە خۆی عەلی عەسکەری بۆ و کاتی خۆی ناوبانی هەبوو و ینی کردو ئەو ئەسڵن بڕای بە مەسەلەی مارکسیەت و کۆمەڵە نەبووە دایم لەسەر ئەوە سەرعاتیان هەبوو کاک عەلی دیارە سوێتی هەر پێش کەسێ بێ کە عەشار بێ چێ بێ کە بێتە دەرەوانێ و ئەو پێشمەرگەی و وەدەن بەڵام کاک سالاریش وە گوتم بە بۆچوونەکەی خۆی ئەیویست
بەو شێوەیە مەفرەزە سەرەتایەکان دروستکە و پێشمەرگە پەروەردگا و پێشمەرگە دروستکە و ڕەفتار بکەن. مشکلیان نەبوو لە بینی کاک عەلی و کاک سالارە دایمەک نامەکان کە هات کاک عەلی و کاکە تۆ چیەکەی لە سلێمانی و تجاری وا بۆ خۆی نەکرد ئێمەتان ناردە دەرەوە خۆ لە سلێمانی دا و کوتاوە دا کوتاوە نادەم چیۆمانە چێکەکس شەیدارامیش مەسلەی تەنزیم بەلایەوە زۆرتر مهم بوو. چکەوە گەر تەنزیمەکە بە تەواوی ڕێ نەخا لە ناو شارە و منەظەمی نەکا و هینی نەکات چێتە لە شاخەوەیتر ناتوانێت جارێککە هیچی پێ ناکرێت. لەبەرەوە ئەو هینانە ڕاستە ئەوە لە بینی کاک عەلی و کاک سالارە ئەو مشاکیلانە هەبوو ئەو دەمەبۆڵەیە بوو هەمووشی لەسەر بە تاکیدەوە کە دوو ڕێی جیاواز ئیشیانەکە لە دەرەوە. ئەی ساردی نێوان کاک سالار عەزیز و مەمجلال لەسەرچی بۆڵێن بەر لەوەی کاک سالار عەزیز سەفەر بکە بۆ دەرەوەی وڵات لە ساڵی 1970 لەگەڵ تاالبانی بڕێک ساردیان هەبوو هۆکاری ئەمە چی بوو؟ من لەوێ نەبووم ئەو کاتە ئاگادار من لە مەتیقی قەرەدا بووم برادرانی مام جەلال و کاک نەشوان دیارە یەکەم جار کە گەڕانەوە لە تورکیاوە ئەوان ساڵی 70 گەڕاونەتەوە ئەنی شۆڕ لە 76 ئاخری 76 دەستی پێکڕۆ بڵێن لە مانگی 6 تر مەفرەزدا تا ئەکاتە ئاخری چونە بەڵام ئەوان لە ساڵی 70 کە هاتوو نەتوانێت ئەوانەی کە چوون بەرەو پیریان بڵین کاک سالار و کاک عەلی ئەسکەریۆمانە چوون بەرەو پیریان بۆ حدودی تورکیا بەڵام شەیدارام نەچوو شەیدارام هاتە خوارەوە بۆ لای ئێمە لە مەتیقی قەرەداغ من لێوم ها بۆ لای ئێمە لە مەتیقی قەرەداغ مایەوانەیە چکۆ مباشر سەرپەرشتی تەنزیمەتەکانی ناو شاری شێ کرد هەرەوە نەبوو پێشمەرگە بوو لە دەرەوە لەوێ لە کۆبوونەوەکانە ئیتر لەوێ ئەوان بڵین سەرکردایەتی یەکێتی ساڵی 1970 کە مام جەلال و کاک نەشوان گەڕاونەتەوە لەوێ تەشکیلاتێکیان کردووە یەکێتی نیشتمانیان دروست کردووە یەکێتی نیشتمانی ئەلاساز و سەردەما کۆمەڵاوە کۆمەڵە بووە بڵین بزوتنەوەی بڵین جەماعەتی کاک عەلیوان ئەوان ناو بزوتنەوەی سۆسیالیستەوە ئەوان بوون جەماعەتێک مام جەلال دروستی کرد بە ناوی خەتی گشتی کە ئەوانەی نە کۆمەڵەن و نە سۆسیالیستن بە قیادەی مام جەلال کە ئەمانە بڵین باڵەچکێ لەم سێ باڵە گوایە یەکێتی نیشتمانی دروست کراوە ئەڵێن هۆکاری دروستبوونی بوو وەرەکە گاوات هۆکاری دروستبوونی دامەزرانی خەتی گشتی لەلایەن تاالبانیەوە پەیوەندی بەوە بوو کە باڵی سۆسیالیست زاڵ بوون لە نێو ساحەی سیاسی ئەو کاتە بەسەر کۆمەڵەیە بە تاکید ئەوانەی سەرکردایەتی و سەردەمەی بزوتنەوە بەڕاستی بە قووەت بوون بڵین کاک عەلی بۆ پێ بۆ کە مامجام خۆشەی ناسی و شۆڕ نەکرەوە مام جەلال و کاک عەلی بۆ بڵین ئەو کە سەردەمە عومەر دەبابە بۆ شەی دکتۆر خالید بوو کۆمەڵی لەو برادەرانە کە ئەو سەردەمە ڕەسوڵما شەید ڕەسوڵ مەمەد بۆ ئەمانە کە سەرپەرشتی تایری عەلی والی وەگەمانە هەموو بەڕاستی سۆسیالیست بوون ئەو کاتە جا و کاتە ئەوانەش لە ناو خەڵکان ناسراو بوون لەبەرەوە لە شۆڕشی ئەیلولامانە خەڵکی ناسرا و خۆشی بوون قیادەییان کردووە کە مام جەلال دیارە ئەو خەتەی وەکو هەتیات بۆ خۆی ئەو هینەی دروست کرد بە ناوی خەتی گشتیەوەیە یەکێتی وایە لەو سێ باڵە کە دروستکان جە تەشکیلاتەکان کە کردە بۆ سەردەما سەرەتا ناوی هێڵی پان بوو خەتی پان خەتیجاوە یەکینی هەیە بەڵام نی ئەوە نیە ئینسان بیڵەکەتی لەسەر باشە کاک منەمێ و پرسیارە بکەم کە بین بچینەوە سەر تەوەری کاک ئارەم بەڕاستی مەبەسمە ئایا لەو ڕۆژگارەیە لەو بارودۆخە ئاڵۆزە سیاسیە هیچ کێشە و ململانیەک لە نێوان کاگارام و کاک نەشتۆ مستەفا هەبووە کاک فەیسەڵ بەدڵنیایە و پێ دەڵێم ئەو هەندێک قسە ئەکرێ من بە تاکید پێ دەڵێم ئەوە ئەسڵ و ئەساسی نییە ئەو سەردەمەش شەید ئارام بە عەکسەوە کە خەبەری هاتنەوەی کاک نەوشیروانە من دایمە من کاک نەوشیروانم لە دوورەوە ئەناسی بەڵام نە ئەلاقەم لەگەڵی بۆ نە ڕەفیقی بووم نە سیاسی نە هیچ شتێک نەمەناسی بە لە دوورم ناسی کە نەوشوە مەسفا کاتی خۆی سەرپەرشتی مجللی ڕزگاریەک و پیاە بوو یەکێکیش لە کاتی خۆشی لە ناو لە دروستکردنی کۆمەڵک ئەمیش دەوری هەبوو بەڵامی دوایەوە دەوری نەماوە ڕۆشت لە دەرەوە بۆ نازام ئەلاقەی چۆن بۆ لەگەڵ کۆمەڵە بەڵام شەیداران بۆ منی بازەکرد کە هاتنەوەی کاک نەوشیروان بۆ من زۆر دڵخۆشکەرە و هاتنەوەی کاک نەوشیروان سەرکەوتنێکی زۆر گەورەیە هەم بۆ شەیداران بۆ کۆمەڵە یعنی بڕواکە باسی بووای بۆ بازەکردم ئەیوت من نەوشیروان مامۆستان بووە کاتی خۆی کە بردوومێتێ بەغا لە بەغا لە مجلەی هاوکارین جەریدەی هاوکاری هەبوو جا شەیدارامە نووسی لەوە بنای شۆڕشانی شۆڕشەکانی دنیاوەی نووسی قەنینێکی هەبوو لەوە ئەیوت من
نەوشیروان بردومی لەوێ داینام و فێری ئەوەی نووسینی کردوم نا بەعکسەوە چکو کاک نەوشیروانیشی نەبینی بڵین کاتی خۆی کە بینیوێتی لە سەردەمی پێش یەکێتی نیشتمانی و لە سەردەمی بڵین پێش کۆمەڵەوەوانە جەلالێتە ئەو کاتاگە ناسیبێتی یان لە خوێنکە قوتابیان وانە ناسیبێتی بەڵام لەم شۆڕشە بەیەکیان نەبوو یەکتریان نەبینیەوە مەگەر لە دروستکردنەوەی کە کاتی خۆی کە قەرارا شۆڕ دروستەوە لە سووریاوە شەید کاک نەوشیروان نامی بۆ کاگارام نووسی بچکۆیان و لەوێ ئەوانیان زانی کە دامان و نامەکان کە لە دەرەوەیان نووسی بۆ شەیدارامیان نووسی شەیدارام مەسئولی ئەو سەردەمە یەکەمی کۆمەڵە بۆ ئەو هەموو نەکانی کرد باشە کەواتە لەو کێشەیە پرسم کێشە و میلانی نێوان گرفتی نێوان کوتلەی سیژن و کۆمیتەی هەرێمەکان چی بوو؟ ئەمە لە دوایی بڵین بەربوونی لە دوای بەربوونی بڵین برادرانی زیندانی سیاسی کە هاتە دەرەوە دیارە کە ئەو کاتەی سەردەمی کۆمیتەی هەرێمەکان دروستکرا و شەیدی ئارامە و برادرانە هینێکیان نووسی تەقریریان نووسی بڵاوکرە بۆ ڕێخستنەکانی کۆمەڵە پێی ئەڵێنی تەقریری شوبات و من لە بیرم نەماوە بەڕاستی ئەوە کە گوایە باسی ئەوە کراوە سەرکردایەتی ئەوانەی کە سەرکردایەتی کۆمەڵیانە کرد ڕایان کردووە و کۆمەڵیان بەجێهێشتۆ ڕۆشتن چون بۆ ئێران و لە ئێرانش کاتوو نەتوانێت زۆر بە ئاسانی خۆیان یاوەتە دەست دوو پۆلیس و دوو پۆلیسی ناونی کە یەکسەد لە پێنجێنەوە تەسلیمی عێراقی کردو نەتوانێت بە بێهیشتێک و ڕەخنەی لاوانەی کۆمەڵا بۆ ئەمان ئەڵێن اینجا تکاتیشنە دەرەوە دیسان و جارێک کە مەلا بەختیار لە ئەو کاتەی هین هەبوو ڕینێکمان هەبوونی کۆمەڵە هینێکی بڵاو کردەوە مەقالێکی بڵاو کردەوەە جارێکی کە ئەمانەی وایان کردو وایان وا ڕایان کردووە کۆمەڵیان بەجێشتۆمانە ئەمە کاوانیش ترکە هاتنە دەرەوە مەلابەختێژەوەی بڵاو کردەوە هەم ئەوەی پێشوو و هەم ئەوەی مەلابەختێر کاردەوتیان لە باتی ئێمە کاتوینە دەرەوە لە باتی بەخێراتەوە ئیستیقبال بەڵام ئێوە بەو شێوەیە ئێمە ئیستیقبال ئێمەتان کرد کە دژمان شتان بڵاو کردوتەوانە کە ئێمە ترسنەوە بووین و ڕامان کردومانە ئەوەی بڵین تەقریری شوباتیش گوایە کاگ ئارامەوەوان کاتی خۆی کە بڵێن نووسیوانە ئەڵێ ئێمە لە بەردەمی جەلادەکان بووین و ئێمە لە زیندان بووین و بەڵام وەگەوەیەوە بە بەعاز بڵێن ئەوانە مەسئولی کۆمەڵە و مەسئولی تەنزیم بوون ئەم دوو شتە کە هات ئەوان بە عەقڵێتێکی کەشەوە ئەوان بە عەقڵێتی خۆیان کۆمەڵە ئەو کاتە مامجەلال واسک لە دوای مامجەلال سکرتێری یەکەم بووە کاک شەهاب جێگری بڵێن مامجەلال وەگووا سکرتێری ناوە بۆ لە دەرەوە هەر سکرتێر بۆ کاتی خۆی کە کۆمەڵە دروست بووە بەڵام ئەوان بە نەوعێکیگەوان تێنەگەشتم لەوە نەمام جەلال کۆمەڵەیە و ناو کۆمەڵەژە و کۆمەڵەیە کە ئەوان کاتی خۆی بەجیانێشت و ئێستا شتێکی تازەترە شتێکی کە ئێستا شۆڕش دەستی پێگەستا خەڵکی تازە هاتوۆتە پێش ئەسڵەن هەر زۆر ڕەخنەی لەوانەکەوان کاتی خۆی لە باتیەوە بێن لە ناو شارە بە مختەفێتی بمێنەوە سەرپەرشتی تەنزیماتکەن و خۆ ئامادەکەن بۆ شۆڕش بەڵامەوان ڕۆشتە ئێران و لە ئێرانیشەوە بەو شێوەیە بە دوو پۆلیسەوە هێنانیان ئەوانێ تەسلیمی عێراقی باشە ئەوترە کە کاگارام سەرباری ئەوەی کە فەرمانی گرتنی هەبوو لە ڕژێمی بەعسەوە و فشارێکی زۆری لەسەر بوو بەڵام بە پێچوانەی هاوڕێکانی خۆیەوە لەبری سەر هەڵگرتن بەرەو ئێران ڕێگایمانەوە و درێژەدان بە خەباتی نهێنیە و لە شارەکان ئەمایە و کۆمیتەی هەرێمەکانی دروست کرد ئەوە وایە ئەوە ڕاستە من ڕاستی ئەنی ئینسان قارەمانەتی ئەو پیاوە ئەوەیە ئەویش خۆ ئەیتوانی بڵین بڕایە هەر خۆی بشارێتوانێ و هیچیش نەکات وی توانیەوەی ژوەگەوان بڕە بۆ شوێنێکیان بڕە بۆ بەغایان بڕایە بەڵام ئەو بەعکسەوە ئەنی ئەو هەستی بە و مەسئولیەتە تاریخی و گەورەیە کرد کە ئەو با هیچیش نەبوو بێت لە کۆمەڵە با کاتی خۆشی ئێمالکرابێ ئەو برادرانە بەڵام ئەم وەک چۆنەڵێ بەڕاستی قۆڵی خەباتی لێڵ کرد هەم تەنزیماتەکانی کۆمەڵی ڕێخستەوە و هەم کۆمیتەی هەرێمەکانی دروست کرد هەم قیادەیەکی بۆ کۆمەڵە دروست کرد تا هاتی نەدە تا کاتی شاخ و دەستپێکردنەوەی شۆڕشش دەوری سەرەکی هەبینی لە دروستکردنەوەی مەفرەزە سەرەتایەکانە کە بچنە دەرەوە ئەساس دروستکردنی شۆڕشی نوێی گەلەکەمە ئەمجارە شەیدارام دەوری سەرەکی هەبوو فعلەن بە پێ دەڵم بە مختەفێتی حکوومەتی باز بە دوایە گەڕا بەڵام ئەو بەعکسەوە ئەچووە دەری شەوانە چوو سەرپەرشتی تەنزیماتی ناو شارەکانی شێکرد ئەڕۆی
سەرپەرشتی شانەکانی شێکرە چوومە شاکیلەکانیشی حەلە کرد شتیشی ئەنووسی زۆر باشە کاک ئاوا دەڵێن گەڕانەوەی و ئازادبوون و هاتنەوەی شاخی گروپی زیندان و کوتلەی سجن جۆرێک مەترسی لەسەر دەسەڵاتی ئەوانە دروست کرد بوو کە ناسنامەی فکری ئارامیان لە گیرفان نابوو ئەوانەی کە خۆیان بە میراثگیری ئارامەزانی ئەم مەترسیە چی بوو لەسەر ئەو دروستیان کرد بوو بەڵام پاش پشوویەک وەڵامی پرسیارەکەم بەرەو بەرەزان پشوویەک وەرەگرین و دواتر دێنە وڵاتان